بۆیە منش بناوی عفرین و ڕۆژاوای کوردستان بەتایبەت بەرخودانی عفرین کە عفرین وەکو هەموو کەس زانێ دەواازەی کوردستان لە بەر سنووری ئەوروپایە، دەروازەی دەریای سپیە، دەروازەی ئاوات و خەون و خەیاڵەکانی ڕاستەقینەی گەلی کورد و خاوەنی دۆزی ڕەوەی گەلی کوردە. لە عفرینەوە سڵاو و ڕێز بۆ هەمووتان، بۆ دەروازەی شۆڕەشی ڕاستەقینەی باشووری کوردستان کە هەریمی ڕاپەرینە کە ڕانیایە. سڵاو بۆ هەمووتان. ئێمە وەکو هەریمی عفرین، ئێمە لە دوو کانتۆن هەریمی عفرین لە دوو کانتۆنە پێ دێت، یەک لە کانتۆنی عفرین و یەک لە کانتۆنی شابا. ئێمە وەکو هەریمێکی کوردی، وەکو هەریمێکی کوردستان، وەکو هەریمێکی نزیکی دەریای سپی و ئەوروپا دژمنمان چاوسۆر کردووە بۆ ئەوەی کە ئاواتەکانی گەلی کورد لەناو ببێت. هەموو دەزانن عفرین یەکەم شاری کوردیە کە نزیکی ئەوروپایە. عفرین یەکەم شاری کوردیە کە ئەکەوێتە سەر دەریای سپی. لە نێوان عفرین و دەریای سپی 35 کیلۆمەتر زیاتر نییە، 35 کیلۆمەتر زیاتر نییە. هەروەها سەرۆکی تورکیا ئەردوغان خۆی ئەو قسەنە ئەکە نەکو من دەکەم نەکو کەس دەکات کە هاتی سوپایەکانی خۆی بوو ناتی بۆ ئۆدێب وتی ئێمە سوپامان نەت بۆ ئۆدێب بۆ ئەوەی کە ڕێگە لە پەرچەبوونی عێراق و پەرچەبوونی سووریا بکرن. کەواتە چی؟ کەواتە عفرین بۆ هەریمی کوردستان و بۆ هەریمی ڕۆژاوای کوردستان دەروازایەکی گرنگە بەر و جیهان، بەر و ئەوروپا، بەر و دنیا، بەر و گەردون. بۆیە ئێوێ هەنەسەکانی کورد لەناو ببێت. ئەوە زۆر کەس هەیە بەداخەوە حەز دەکەم شتێکی شوروع بکەم کە ئەڵێن هۆکاری داگیرکردنی سوپای تورکیا لە عفرین، هەریمی عفرین بوونی پەیەدەیە. پەیەدەش نزیکی پەکەکەیە. منش لێرەوە ڕاستیەکی ئاشکرا دەکەم. ئایا هەریمی کوردستانی پەکەکە بوو؟ نەخێر. ئایا ڕەفرەندۆمی پەکەکە بوو؟ نەخێر. ئەردوغان ئێوە ئەگادار بوون شەو و ڕۆژ نەخۆین. لە کاتی ڕەفرەندۆم شەو و ڕۆژ هەڕەشە لە هەریمی کوردستان کرد، هەڕەشە لە خەڵکی هەریمی کوردستان کرد. ئەردوغان بەو هەیبەتی خۆی کە خۆی بە زۆر بە گەورە دزانی خیلافەی ئیسلامی زانی چوو بوو لای عەلی خامێنی دەستی ماچ کرد، وتی تکایە با ڕەفرەندۆم نەکرێت، با هەریمی کوردستان نەبێت دەوڵەت. ئەو سوپای ئەگەر ئەوەی کە کەرکوب کرا ئەردوغان بوو، ئەوەی کە بەسەر هەریمی کوردستان هێنا هەر ئەردوغان بوو، ئەوەی کە ئێستا لە عفرینەکە هەر ئەردوغان بوو، ئەوەی لە کوبانی کرد هەر بە جلوبەرگی داعش هەر ئەردوغان بوو، ئەوەی کە چی بدەر حەقی دڵی کورد دەکات هەر تورکیایە. تورکیا لە سەرەتاوە من حەزەکەم شتێکی دیکە پێدا بڵێم. لە کاتێکە بەڕێز نەمر سەرۆک مام جەلال لەگەڵ سەرۆکی مسر جەمال عەبدولناسر پەیوەندی کرد بۆ ئەوەی کە ڕادیۆیەکی بۆ کورد بەخش بکە بە کوردی لە ساڵی 57 کاتی کە دەستی پێ کرد ڕادیۆی کوردی لە میسر، تورکیا هەڕەشەی لە ناوبردنی مسر کرد. میژوو بخۆینن. ئەوە پەکەکە بوو، ئەوە پەیەدە بوو؟ نەخێر. لە 57 پەکەکە نەبوو، پەیەدە نەبوو. هەموو دەزانن. لە 71 لە کاتی ئیمزاکردنی ئیدارەی لێرە حکومی ذاتی لەگەڵ عێراق تورکیا لە هەموو وڵاتان زیاتر هەڕەشەی کرد. بۆچی ئەو کاتە پەکەکە نەبوو؟ کەواتە مەسلەی پەکەکە بەهانەیە، ئەوە حجەتە، ئەوە تەنها بۆ ئەوەی کە ئامانجەکانی خۆی داگیرکەری پێک بینێ، جێبجێ بکات. بۆیە تکایە
داوا لە هەموو ڕاگەیانەکانی هەرمی کوردستان دەکەن لە ڕێگەی ئەم کۆبنەوە و دەستخۆشی لە خەڵکی ڕانیا دەکەم دەستخۆشی لە ئەو لژنەی کە ئەم چالاکیە ساز کرد دەستیان خۆش بێ و شاوی لە نەماسەکەم سپاس بۆ هەموو خەڵکی ڕانیا کە ئەو دەرفەتە سەریا بە من نامای عەفرین ڕۆژاوای کوردستان بۆ ڕاوێنن کە ڕۆژاوای کوردستان و تایبەت عەفرین تا ئێستا بڕوا بکەن یەک گولە لە دژی تورکیا بکار نهێنەوە یەک هێرش لە دژی تورکیا بکار نهێنەوە پێچەوانەوە ئێمە ئەڵێن هیچ کەسێک لە یارمان نییە ئەگەر ئێرشی بوو سەر ئێمە نەکەن ئەگەر ئێرشمان بکەن بوو سەر ئێمە نەچارن بەراوانی خۆمان بکەن لەبەرەوەی ئێمە مافدارن مافی خۆمان هەیە بەرگری لە خۆمان بکەن مافی خۆمان هەیە دیفاع لە خۆمان بکەن ئەگەر تۆ دیفاع لە خۆ نەکەی کەواتە تۆ هیچی بۆیە من جارێکت کرد بۆ ئەو ڕاگەاندن و کەناڵەکانی ڕاگەاندن کە تا ئێستا هەندێکیان هەیە ئەڵێن هۆکارەکە پەیدایەتەکایە ڕاستیەکان بڵێن و نەترسن بۆ مێژۆ لەبەرەوەی ئەمڕۆ کە ڕانیا نەکو ئەم جارایە ئەم ڕانیا ئەم چالاکی دەکا ئەمە من کە حکمێکە من لێرەمە بڕوا بکەن بۆ کۆماریش ڕانیا یەکەمین بوو بۆ کوردستان ڕانیا یەکەمین بوو بۆ باکوور ڕانیا یەکەمین بوو بۆ عەفرین هەر یەکەمینە بۆ هەموو سووری کورد ڕانیا هەر یەکەمینە بۆیە دەستخۆشی لە ڕانیا دەکەن ئێمە بەجاری خەڵکی ڕانیانە بەناوی عەفرینیش بەرخوداری عەفرینەوە سڵاو دەکێ سڵاو و ڕێز بۆیەوە سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆیەوە سپاس ئەستا ئەو پڕۆژانەیەکەوە ئەمەدەکرا دەپێچێتەوە داوا دەکەم کۆمەڵێک لە برادرانمان لە پشتی پەڕۆیەکەوە بوەستن بۆی